دیمەنی فڕێدانی زبڵ و خاشاک و ئاژەڵی مردارە بووە لە دامێنی چیای ماکۆک لە نزیک شوێنی نیشتەجێبوون لە حاجیاوە. ئەمەشیان دیمەنی ئاغەڵەکانی مەیدانی ئاژەڵانی حاجیاوایە لە نزیک شوێنی نیشتەجێبوون. هاوڵاتیان دەڵێن بۆن و بەرامەی زبڵ و خاشاک و ئاغەڵەکان هەراسانی کردوون. چەند جارێکیش داوای دوورخستنەوەی ئەو شوێنانەیان کردووە، بەڵام کەس گوێی بۆ نەگرتوون. یاداشتێکمان نووسیوە چەند جار بەرپرسانی ئەم شارەمان ئاگادار کردوێتەوە لە مدیرە حەوت سەرۆکی شارەوانی، بەڵام یعنی داواکاریەکە بە هەندوەریان نەگرتەوە. ینی بەڕاستیت پێ بڵم من ئەوە تا چەند جار لە ڕێگەی تەسویری شوێنەکەم کردووە بۆنی و ئاغەڵ و بۆنی ئەم زبڵ و خاشاکەی کە لێو کۆ دەکرێتەوە پیشانی بەڕێوەبەری ناحیەم داوە ئاگادارم کردوێتەوە مەیدانی چۆتە سەر شوێنەکە، بەڵام کەم تەرخەم بوون. ئێمە چاوەڕوانێکی زۆرمان بەڕاستی لەم بەرپرسانی ئەم شارەی نییە. داوامان لە فەرمانگەی ژینگەی ڕاپەڕینە بە زووترین کات بێتە سەرخەت، یعنی واژۆ و ئیمزای نزیکەی 100 ماڵمان کۆ کردوێتەوە کە بە زووترین کات داوای لابردنی ئەو شوێنی بەخێوکردنی مەڕووماڵات وە زائیدەن زبڵ و خاشاکی کە ئینسەنتەری شار لێو کۆ دەکرێتەوە بۆنەکەی ژەهر دێتە ناو ماڵەکانمانەوە. زبڵەکە بۆنی دێتەوە بۆ ناو ماڵان وە بۆنەشی زۆر زۆریشی دێ، زۆر جاران ئاگری تێبەردەن ئەو بۆنە هەر بڵاو دەبێتەوە بە هەموویدا. یعنی حکومەت بەڕاستی لەو شتاندا کە زۆر کەم تەرخەمە زۆر ئێمە گلەیمان زۆرە، بەڵام گلەیەکانمان هیچی ناگاتە جێگای خۆی. هەر لە هەموو شتێکدا ئێمە بێبەشین، هەر مەحرومین. یعنی حکومەت هیچ ئاوڕێشی لێ ئێمە نەداوەتەوە، نە مدیر ناحیە نە سەرۆکی شارەوانی. جادەکەمان ئەوە دەیبینی جادەکەمان چەوە، شۆستەمان نییە، زێرابەکەمان وەک پێویست نییە، یعنی هەرچی ئەتوبیری دەکەوێت ئاوەکەمان بۆ خۆمان ڕەچاو. وەڵڵا ئەوە ئەو خەڵکەم لەگەڵا ئەگەر وانە جەماعەت بڵێن وانە. چالاگوانێکیش دەڵێت بناری چیای ماکۆک دیمەنێکی سروشتی جوانی هەیە، بەتایبەت لە بەهاراندا و دەبوایە لە بری زبڵ و خاشاک و ئاغەڵی ئاژەڵەکان پرۆژەی گەشتیاری سەرنجڕاکێش و پشتێنەی سەوزایی لێ دروست کرابایە تاکو ببێتە مایەی خۆشی و ئارامی بۆ گەشتیاران. پێشنیار دەکەم بۆ لایەنی پەیوەندیدار لە جادەوەی ئەم زبڵ و خاشاکە فرەدرێ لەم شوێنە و ئەم ئاغڵانە کە لەم شوێنانن و خەڵکی یازێت دەدەن و تووشی نەخۆشیان دەکەن، پێشنیار دەکەم کە بیکەنە پشتێنێکی سەوزایی یاخود شوێنێکی گەشتیاری کە خەڵک سودوی ئیسفادەی لێ بکە لە جادەوەی کە خوانەکە تووشی نەخۆشی ببن، خەڵک ئەزیێت بدا، ببێتەوەی کە خەڵک دڵی بە شوێنەکە بکرێتەوە وەکو گەشتێک گەشت و گوزاری ڕوو لەم شوێنە بکە. هاوڵاتیان دەڵێن حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان حاجیاوایان پشتگوێ خستووە، تەنانەت گوێ بە تەندروستی هاوڵاتیانیش نادەن و بێباکن لە دۆزینەوەی چارەسەرێک بۆ فڕێدانی زبڵ و خاشاک لە نزیک شوێنی نیشتەجێبوون و بڵاوبوونەوەی بۆنی ناخۆش. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، حاجیاوە.